لا ئاهەنگی سەرخستنی لیستی ١٠٤ کۆمەڵی ئیسلامی لە سنووری مەڵبەندی حەوتی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی، مامۆستا عەلی باپیر ڕایگەیاند پێویستە لەسەر هاوڵاتیان بۆ کۆتایی هێنان بە گەندەڵی و قۆرغکاری بە گەرم و گوڕیەوە بەشداری لە پرۆسەی دەنگداندا بکەن و بەشداریکردنی لە پرۆسەکەدا بە ئەرک و واجبێکی شەرعی ناوبرد. وەکو برایەکی دڵسۆزی خۆتان بە هەموو لایەکتان دەڵێم کە وەکو چۆن هەر ئەرکێکی دیکەی شەرعی ئەنجام دەدەن ئاوا بیر لەم پرۆسەی دەنگدانە بکەنەوە. زۆر بە گەرم و گوڕی نیەتی خوای لێبێنن، نیەتی تاعەتێکی لێبێنن کە تۆ دەچی بۆ ئەوە کە کەسانێک بکەی بە نوێنەری خۆت بەیانی لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەراندا مشهوری عراق بخۆن بەگشتی و هەرێم بە تایبەتی، کەسانێک کە شایستەی ئەوە بن نوێنەرایەتی میلەتێکی مسلمان بکەن. بێگومان ئەگەر ئێوە نەچن کەسانێک سەر نەخەن و کەسانێک نەکەنە نوێنەری خۆتان کە شایستەی نوێنەرایەتی خەڵک و میلەتێکی مسلمان بن کە خەڵکی کوردستانە، بۆشاییەک پەیدا دەبێت کە کەسانی دی دەچن لە شوێنی ئەو دەنگدانە حەقە دەنگدانێکی بەناحەق دەدەن بۆ کەسانێکی ناشایستە. ئەمیری کۆمەڵی ئیسلامی پەیامێکی یاراسی هێزەکانی پێشمەرگە و ئاسایش و ناوخۆ کرد و ڕایگەیاند بە هیچ شێوەیە قبوڵ مەکەن کە ئازادیتان لێزەوت بکرێت و قبوڵ مەکەن بە چاوی کۆیلە و میلیشیا سەیرتان بکەن، چونکە ئێوە هی هەمومان و پێویستە پارێزەرێکی ڕاستەقینەی خاک و وڵات بن و تاکیدیشی لە پێویستی بەدامەزراوەیکردنی هێزەکانی پێشمەرگە کردەوە. ئێوە پارێزەری ئەم هەرێمن، چ لەسەر سنوورەکان وەکو هێزی پێشمەرگە، چ لە نێوێدا پارێزەری هێمنی و ئاسایشی ئەم وڵاتن. قبوڵ مەکەن ئێوەی پارێزەر و پاسەوانی ئەم خەڵک و وڵاتە قبوڵ مەکەن بە چاوی کۆیلە تەماشا بکرێن، قبوڵ مەکەن بە چاوی میلیشیا بە حیزبێک خۆتان لێ بکا بە خاوەن تەماشا بکرێن. ئێوە هی هەمومانن، ئێوە دەبێ ئینتیماتان بۆ ئەم نیشتیمانە هەبێ. هەندێک پروپاگەندە دەکرێت دەیانەوێت پێشمەرگەکانمان بترسێنن. جا ئەگەر پێشمەرگەکانی میلەتێک بترسێن دەبێ میلەتەکە چی لێ بێ؟ دەیانەوێت پێشمەرگەکانمان بترسێنن کە ئەگەر دەنگ نەدەن بە فڵان حیزب ئەوە تۆ موچەت دەبڕدرێ و چیت پێ دەکرێ و سزا دەدرێ. جارێ ئەوە بۆ خۆی ئەو جۆرە مامەڵەکردنە لەگەڵ پێشمەرگە و ئاسایش و پۆلیس زوڵم و ستەمێکی زۆر گەورەیە. ئەمجا لە ڕاستیدا ئەوە درۆشە، هیچ کەس ناتوانێت هێزی پێشمەرگە، هێزی پۆلیس، هێزی ئاسایش بەو چاوە تەماشا بکە کە ئەگەر بە قسەی حیزبێک نەکا سزای بدا. نابێت بەو شێوەیە بۆ هیچ کەس بچێتە سەر. مامۆستا عەلی باپیر ڕاشیگەیاند کاتی ئەوە هاتووە کە چاکسازی و پاکسازی بکرێت، کۆتایی بە حکمی ستەمکاری 27 ساڵی بنەماڵی بهێنرێت، چونکە حکمی عەلمانیەت پاش 27 ساڵ لەم وڵاتەدا شکستی هێناوە. کۆتا قسەم ئەوەیە ئەم وڵاتە 27 ساڵە پڕ دەکرێت لە زوڵم و گەندەڵی و ستەم، پڕ دەکرێت لە قۆرغکاری. کاتی ئەوە هاتووە جۆماڵێکی بکەین، کاتی ئەوە هاتووە بژارێکی باش بکرێت، پاکسازی و شەکسازێکی باشی تێدا بکرێت. بەڵام وریابن پاکسازی بە پاکان، چاکسازی بە چاکان، ڕاستکردنەوە بە ڕاستان دەکرێت. خوا لەو کەسانەمان دێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان بە لیستی ژمارە 104 و بە شێوەی سربەخۆ لە هەرێمی کوردستان بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی عێراق دەکات و لە بەرنامەی هەڵبژاردننیدا تاکید لە چەسپاندنی دادگەری و بنەبڕکردنی نائەدالەتی و دابینکردنی ژیانی شایستە بۆ هاوڵاتیانی و پەیڕەوکردنی بنەما نەگۆڕەکانی ئاینی پیرۆزی ئیسلام دەکاتەوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی تەکێی سەربەقەزای چەمچەماڵ.